کۆمپانیایەک تەنگ بە کاسبکارانی مەیدانی ئاژەڵانی سلێمانی هەڵدەچنێت و داوا دەکرێت مەیدانەکە چۆڵ بکەن. ماوەیەک بەر لە ئێستا خانەکانیان ڕوخێندرا و ئێستاش ڕێگەکەیان بەرتەسک کراوەتەوە. بە هیچ شێبێ مقابل ئەم شوێنە چۆڵ ناکەین لەبەرە ئێبێ ئەبێ ژیانمان دابینکرێ ئێبێ عەرضمان بۆ دابینکردن عەرضمان ئێمە بێن خەرەبوومان بکەنەوە بێن لە باتی عەرضەکانی خۆمان لێرە لە دەمانگەیەکی پارچەی عەرضمان بنێ بەسەر چاو چۆڵێکەین و لێرە نامێنین بەڵام ئەو ئەڵێ بڕۆن بۆ کوێ بڕین هەمیشە ئێمە خۆمە کەبرێ نیە ئەمە چایخانەی نیە چۆڵێکی خێرا بڵێ دوکانێکی بەسیط نییە ئێمە ماڵاتمان ئێستا بڕۆ سەیریگە 10,000 جوانەگا و 10,000 ماڵات لەم خەعانە هەیە لێرە. وەڵا ئەم خۆڵە ئەمەیان هەفتەیەکە بێت بەس ئەمەیان ئەمڕۆ داکراوە ئەنجاوەتا خۆشتانەی بینن هەموو جادەگە خۆم جادە 20 مترە بوو ئێستا بووەتە 4 متر بەیانی جومعەیە بڵێن گرفت بۆ خەڵک دروستەکە وەڵاهی نازانین وەڵی نا ئەوان ئەیانەیە بۆ نمونە ئێم خانانە چۆڵ بێت خانیتر هەیە لەولا ئێمەش پێمان خۆشە بەخوا من حەزەکەم ئێوارە بڕات کە خۆشم خانم هەیە و حیوانم هەیە و ئەگەر بشڕات من ئامادەم مەسەڵەن بەس خەڵکێکی تر هەیە ناتوانێت بڕات. مەیدانەکە تەنها 300 متر لە شوێنی نیشتەجێبوونەوە دوورە. کاسبکارانی مەیدانەکە خۆشیان گەیشتون بۆ ئەنجامەی ئیتر ئێرە شوێنی ئەوان نییە بەڵام داوا دەکەن ئەو مەیدانە نوێی لە دەمرکان بۆیان تەرخان کراوە زەویەکانیان بێ بەرامبەر پێ بدرێت و بە زوویش کاری مەیدانەکە تەواو بکرێت تا ئەوانش ئێرە چۆڵ بکەن. ئەو کێشەی کە ئێمە بۆمان دروست کراوە تەنها ئەم کۆمپانیایە خاوەنی ئەم کۆمپانیایە ئەوێ مەیانەکە بڕۆ ئایرە بکا بە خانوو بە شخۆ بەژێنی نیشتە جێبوون بیکات بەڵام کاتێک لە کاتێکا بیکات من ئێمە لێرە 3 خانمان هەیە لەوێ نە عەرزمانە داتێ نەهیچ لێرە ئەڵێ خانەکانمان بۆ چۆڵکەن خانەکانی خۆتان هینەکانی ئێوە بۆ من هینەکەی خۆشمتان لەوێ بە پارە پێفرۆشم ئەگەر لەیرە ئەمان دەرمانکە خەڵکەکە ناڵێ ناڕۆم هەموو ئاهلی مەیانەکە ئەڕوات بەڵام بە مەرجێک لەوێ عەرزێکمان بداتێ چۆ دەشتێکی داگیر کردووە بەعمەلی هیچ تێ نایە دۆنمی عەرزیوا بە 10 وەرەقەیە ئەو 200 متر دەداتێ بە 10 ملیۆن دینار ئەمڕۆ بۆەوە گردبووینێتەوە ئەم خۆڵە هێناوە کردێتێ سەر جادەکە مایانەکەی ئەوێ لە لای کەم بە 7 مانگ 8 مانگ 10 مانگی تریش تەواو نابێ ئەم جارێ هاتۆ ڕێگاکەی لە ئێمە گرتووە شەمان ئەوەیە تۆ جاری هیچ نەبووە جادەکەی لێگرتوین جادەکەی لێ تەسک کردوینەتەوە دووهەمینیش عەرزەکانمان لێ بە پارەیە هاتێ ئێمە بە چەند ساڵ جارێک ئەم مەیدانی ئاژەڵە کە ئەگوێزرێتەوە خەڵک دوو زەرەر ئەکات یەکیان ئەوەیە شوێنەکەی لی ئەسەندرێتەوە ئەویشە بێ خانۆکەی بڕوخێنێ بیناکەی بڕوخێنێ خانەکەی بڕوخێنێت دیسان خانێکی تر لە شوێنێکی کە دروست کاتەوە یعنی بەڕاستی ئەمە دوو زەرەر ئێستا ئێمە ئەم زەرەرەی تر بووە بە 3 زەرەر خانۆکەمانە ڕوخێنێت ئەرزەکەمان لێ ئەسەنێ لێ عەرزمان پێ ئەفرۆشێ بێ خۆشمان دروستی کەینەوە ئەبێ ساڵانەش بین بە حکومەت یعنی بەڕاستی نازان بە حکومەتە بە کۆمپانیای ئەلموهیمە بێ ئێمە ساڵانە بین. لەسەر گرفتەکە پەیوەندیمان کرد بە شارەوانی سلێمانیەوە بەڵام پەیوەندیەکان بێوەڵام بوون. مەیدانی ئێستای ئاژەڵانە سلێمانی لە 2000 دروست کراوە ئەو کات بۆ ماوەی 50 ساڵ درا بە کاسبکاران بەڵام دواتر کەم کرایەوە بۆ 25 ساڵ و ئێستا ژوادەکە کۆتایی هاتووە و لە هەموو لایەکەوە گرفتیان بۆ دروست دەکرێت و لە دەرکردنی یەکجاری نزیک بوونەتەوە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.